سارە ئێستاش بە گفتوگۆی بابەتی تەوری دوومان بکەین لەگەڵ میوانەکەمان بە سوپاسەوە کە لە شاری کەرکووک لەگەڵمانایە. دروشمی ئێمە هێزی تۆین لە بەغا تەنها دروشم نییە سارە، بێگومان بەڵکو یەکێتی لە پێش بانگەشەش لە بەغا لە چەندین بۆنەدا لە ئەنجومەنی نوێنەران بێت یاخود لە ناو حکوومەتی فیدراڵی لە ناو دام و دەستگاکانی دەوڵەت بەردەوام کاری لەسەر بەجێگیاندن جێبەجێکردنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچە جێناوەکانیش کردووە. بەڵێ و هەر لەگەڵ دەست بەکاربوونی پارێزگاری کەرکووک چەندین گۆڕانکاری وەک ئاسۆش باسی لەوە کرد، چەندین پرۆژەی خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان کراوە، دروستکردنی پارکێکی زۆر گەورە، هەروەها باخچەی دیکە و ڕێگەوبان چاکراوە و چەندین پرۆژەی دیکە وە بە شێوازێکی یەکسان لەگەڵ تەواوی نەتەوە جیاوازەکاندا هەڵسوکەوت کراوە، مافەکانیان واتە پێشێل نەکراو بە یەک چاو سیر دەکرێن. ئەمە کارێکی زۆر گرنگە بۆ تەواوی کەرکووکیەکان و هەمیشە لە چەندین دیمەن و لە چەندین یددیوە لە سوۆشیال میدیاش ئەوەمان بینیوە ئاکام کە دڵخۆشی خۆیان بۆ ئەم بابەتە زۆر دەربڕیوە. بەڵێ جا سارە ئێمە باسی گرنگی بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین لە شاری بەغا. ئێمە کاندیدێکی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانمان لە بازنەی کەرکووک لەگەڵایە. خات و شادی ئەحمەد سڵاو لێبێ. من باسی ژمارەکەت ناکەم، بەڵام خۆت باسی ژمارەکەت بکە و لیستەکەت بکەرەوە سەر لە دوێ. بەڵێ بانی هەمووتان باش. سپاس بۆ تۆ. یانیت باش. من ناوم شادی ئەحمەد کەماڵە، بەڕێوەری چاودێری کۆمەڵاتی ژنانم، قوربانتم کاندیدم لەسەر لیستی 222 ژمارەکەشم 16. بەڵێ خات و شادیە کەرکووک. باشە. خات و شادیە یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود ئیدارەی ئێستای کەرکووک بەردەوام گرنگی بە سەرجەم سێکتەرەکانەوە، چ پەروەردە بێت، چ پرۆژە خزمەتگوزاریەکان بێت، شوێنارە مێژوویەکان بێت. لە ڕووی چاودێری کۆمەڵایەتیەوە ئەگەر بۆمان باسکەیت ئەو پرۆژانە چین یاخود چی کراوە لە شاری کەرکووک؟ بەڵێ بەڵێ ئێمە وەکو کە باسێکن ئینشاڵڵا من نە لە سلکی پۆلیس بوومە، نە لە سلکی ئەسکەری بوومە، یاخود لە سەحەویە لە پەروەردە بوومە، من لە سلکێکی با بڵێن لە ئینسانیەتێکی دایرێکی خزمەتگوزاری خزمەت عەفوەن ئینسانیەت بە مافەکانی پێرێژنەکان و یان نەبوونەکان بووە کە خزمەتیانم کردو بەبێ جیاوازی. ئێمە لە چاودێری کۆمەڵاتی ژنان بابەتی زۆرمان هەیە کە دێن ڕۆژانە مراجعەمانەکەن یاخود ڕۆژانە دێن بەلامان کە مافەکانی خۆیان داوا ئەکەن لە ڕێی ئاڵمیەوە. ئێمە توانیمانە خزمەتێکی چاکیان بکەین بەبێ جیاوازی لە تەوەکان هەمووی، لە کورد و لە عەرەب و لە تورکمان لە مەسیحی توانیمانە کە ئەو مەلەفانەی کەوا پێشوو خەوتو بوو بهێنەدی مافەکانیان بۆیان جێبەجێ بکەین. بەڵێ شادیە خان، پێم خۆشە باسی ئەم بۆ بکەی ڕۆژی چاودێری کۆمەڵایەتی لە پێشودا لە پێش دەست بەکاربوونی پارێزگاری کەرکووک ڕێبوار تەهاوت چ گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە هەتاکو ئێستاواتە لە پێشودا چۆن بوو و ئێستاش ئەو کارانی کە کراونوە پێشکەش بە واتە پێشکەش بۆ کەسانە کراوە کە پێویستیان پێێتی چین و چۆن گۆڕانکاریان بەسەرا هاتووە؟ خاتو جان من کە ئەو بنکەیە وەرگرت کە ئەو پۆستەیە وەرگرت، ئێمە لە وزارەتی کاربار و کۆمەڵایەتی هەشت بەشی وزارەمان هەیە، تەنانەت من بەس کورد بووم، هەموو لە نەتەوەکانی تر بوو بە پێشخەڵی ئەلحەمدە پێمان خۆش بکە ئێمە وەرمەگرت پۆستەکە کە یەکێتی وەریگرت ئەم پۆستە توانیمانە خزمەتی ملەتەکەمان بەزیاد بکەین. ئێمە لە پێشەوەی پۆستەکە وەربگرین 14,000 کەس ڕێعای هەبوو، توانی خوا بیگەینمە 20,600 واتە 21,000 کەس موچەری ئاوەرگرن کەوا مەلەفەکانیان خەوتو بوو کەوانەوان توانی بگەنە ئەنجامەکەن. ئێمە بە حکمی ئەوەی کە کورد بوویانە کە یەکێتی بمان کە پۆستەکەمانەگرت خزمەتمان لە هەموو کەسەکان کرد، بۆیە وای لێمان کرد ئێمە نەناو کۆمەلگا مەرغوب بین یەکێتی سەری بەرز بێ لەخوا بەزیاد بێ. بەنسبەتی خۆم باسەکەم من لەو دایرەیە بەفێ فەرق و جیاوازی خزمەت هەموو کەسێکم کرد، سەرنجی هەمویانم ڕاکێشا توانیم هەمویان لە خۆم ڕازی کەم، توانیم هەموو مافەکانە بێنمەدی هەڵبەتە ئێمەش بە پشتیوانی خوا و پارێزگایەکەمان
ئێمە ئەو دەسەڵاتەمان وەرگتۆم دەسەڵاتە خزمەتێکی جوانی خەڵکەکە کردو بۆیە یەکێتی هەمیشە سەری بەرزەوە یەکێتی خزمەت هەموو ملەتێکەکە. بەڵێ بەڵێ سارە خات و شادیە کێشەیەک لە دەنگ تا هەیە دوایەوەی هاوکارانمان گرفتەکە لای تۆ چارەسەرەکەن دواتر ئەگەڕێنەوە لات و چەندین پرسیاری کەمانەیە کە گفتوگۆی لەسەر بکەین. سارە ئێمە باسمان کرد کە تا چەند گرنگە ڕۆڵی یەکێتی بەهێزتر یاخود سندوقەکانی دەنگدان سەوەسپۆش بکرێت چکە بیرمان نەچێت لە ماوەی ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو بە یاخود لە ناو حکوومەتی فیدرال بوو بە یاخود هەوڵە بەردەوامەکانی سەرۆکی یەکێتی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی بەشێک لە گرفتە سەرەکیەکانی نێوان هەرێم و بەغدا بەدی ئەکرێ بۆ نمونە بابەتی موچە بێ دۆسینەوت بێ کە لە ماوەی ڕابردوودا لای هەمان ئاشکرایە کە کاک بابڵ چەندین جار سەردانی بەغدای کردووە لەگەڵ لایەنە سیاسەکان کۆبێتەوە لەگەڵ خودی سەرۆک وەزیرانی عێراق کۆبێتەوە توانیوەتی ئەم پرسە چارەسەر بکا. بەڵێ و ئاکام ئەمە تەنها چینیەک نییە پێویستی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزتر بێ لە بەغدا چەند تەواوی چینەکان پێویستیان بۆیە چەندین ئەو کەسانی کە لە ئێستادا باری مادیان باش نییە و کەسانی کە وەکو ئەو خاتونە باسی کرد چەندین کەسانی بەتەمەەن هەن مناڵانی بێ سەرپەرشت هەن پێویستیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز بۆی کاریان بۆ بکە جا دەچینەوە بە لای خات و شادیە. من ئەو پرسیارەی لەکەمەوە کە ئێستا تۆ باسمان کرد. خات و شادیە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 11 بۆ عێراق و هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچە جێناوکەکەکانیش گرنگە کەواتە تا چەند گرنگە هاوڵاتیان کەرکووشیەکان هاوڵاتیانی ناوچە جێناوکەکان بچن سنووقەکانی دەنگدان سەوسپۆش بکەن. بەڵێ ئێمە بە نسبەتی کەرکووک باسەکەین تەنێک بچن بۆ دەنگدان خەڵکەکانمان خەڵکی کەرکووک بە تایبەت هێشتا کەمە لەبەرەوەی ئێمەمانەوێ کەرکووک بەهێزتر بکەینەوە. ئێمە دەنگی سەرۆکین لە بەغدا ئینشاءالله. ئێمە کە حیزبێکین کە معروفین کە حیزبێکی بەتوانین لەخوا بە زیادێ بۆچی نەچین سەر سندوقەکان. ئێمە داواکانی لە هەموو خەڵکی کەرکووکین ئەوانەی کە نەچونە کارتەکانی وەرگن کارتی دەنگدانی وەرگن برۆنە سەر هینەکان وەریگرن لەبەرەوەی ئەمە مەسیری خۆمانە مەسیری کەرکووچیەکانە کوردەکانە. ئەگەر یەکێتی نەبێ ئێمە کەسمان لێرە ناتوانین بۆ متمانە بۆ هینە بژین ناو کەرکووک لەبەرەوەی تاکە حیزبێکە لەسەرمان ئەمینە لەسەرمان ئەکاتەوە دیفاعمان لێکات. ئێمە داواکان لە هەموو خەڵکی بە شەرەفی کەرکووک بچنە سندوقی دەنگدان سەوزی بکەنەوە لەبەر ئەو سەوزە بۆ هەمومان نەک بۆ تەنها بۆ چەند نەفەرێکە. ئێمە تاکە حیزبێک و لە کەرکووکەوە دائیمەن لەسەر خەڵکەکە ئەکاتەوە بێ فەرق و جیاوازی. ئێمە یعنی حەز ئەەکەین بەدەنجێکی بەرزەوە بەدەنجێکی زۆرەوە دەستکەوتمان بێ شەڵاب بتوانین زیاتر مافەکانی لە بەغدا بهێنەدی و دیفاعیە لێ بکەین. ئەگەر بەدەنگەکانیان نەبێ ئێمە حتمما هەن ناگەین. ئێمە داواکاری لە هەمویان بچن ئەو ڕۆژەی 11 ئەو سندوقانە هەمووی سەوزکەنەوە بەشکم ڕێژێکی زۆر بینین بەدی شاڵام بتوانین لە بەغا ببینە نوێنەریان و بە حەقیقەت مافەکانیان بێنەدی ئینشاءالله. بەڵێ خات و شادیە بە پشبەستن بە کارنامەیەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزە ئیشەڵا کە لە داهاتوودا ئەگەر چووتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کارنامە و پلانی بەڕێستان چییە؟ یەکەم بەرنامەم ئەوەیە ئینشاڵا کە سەرکەوتم بۆ پەرلەمانی عێراق یەکەم نامەم هەموو جا و توشمە پێشەوە و خۆشم کاندید کە وتومە پشت و پەنای فەقیر و هەژارم لەبەر من لە دایرەیەکم دایرێکی ئینسانیەتە مەزلومێتی زۆرتایە من لە ناو کۆمەلگایە با بڵێن زیاتر نزیکم لە فەقیر و هەژار بۆیە حەزەکەم بگەمە پەرلەمانی عێراق زیاتر مافەکانیان بێنمەدی خاصەتەن ئەوانەی کە تەمەنیان مناڵە و تەلاق دراون یاخود زۆر زوڵمیان لێکراوە ئەوانە مافەکانیان پارێزم ماعەدە ئەوەش گەنجەکانمان زۆربەیان بەبێ ئیشوکارن بەبێ تەعیناتن بتوانین لە بەغا ئیشەڵا بەهێز بین بە دەنگەکانی ئەوان مافەکانە بێنەدی. بەڵێ ئینشەڵڵا. بەڵێ خات و شادیە کەواتە بە
ئەبوو سەرەتان پرسیارەشم لە بکردایە ئەو کێشانەی کە ئێستا هەیە و ئەو کەسانی کە ئێستا پێداویستیان یعنی پێویستیان هەیە ئەو پێویستیانە چین لە کەرکووک یعنی پەیوەست بەکارەکەی بەڕێستەوە. ئێمە کێشەیان زۆر هەیە ناو بنکەکەی ئێمە لەبەرەوەی هەندێک کەس هەیە باسی کە ڕێعایەکەن نازان ڕێعایەت چۆن پەیداکریان ئەو بابەتانەی کە وەرئەگیرێت چێن یان ڕێنمایەکانی چییە. هەندێک کەس هەیە مافیان خۆرا و هەندێک کەس هەیە نەیانتوانێت بگەن. کێشەمان زۆرە بەس پشت بەخوا ئێمە کە هاتمەنە ئەو بنکەیە لە سەد تا با بڵێن هەفتە ئەو کێشەمان حەل کردووە ئیشەڵا ئەو سیەکەشی ئەمەنێ زیاتر حەلێکین. باشە. شادیە خان لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان چی ئەکات لە داهاتوودا بۆ ئەوەی ئاشتەوایی کۆمەڵایەتی لە نێوان پێکاتەکان بە پارێزایی بمێنێتەوە کە ئەمەش بابەتێکی گرنگە. بەڵێ. لیستی 222 یەکەم جاری نییە کەوا مافەکانی هەموو پێکاتەکانی کەرکووک بە تایبەت من باسی کەرکووکەکەم پاراستووە. ئێمە لیستی 222 زۆر بەرنەمایە زۆر شتی هەیە کەوا بەردەوام بووشە بەردەوام شە و ڕابردووش و پێشوش هەر ئەوە ئەگەینە ئەسەلمێنە کە تاکە لیستە لەسەر مافەکانی کورد بە تایبەت داکۆکی ئەکا و پارێزگاریشی لێ ئەکا بۆ ئەوەی بتوانێت بگاتە ئەنجامێکی جوان. بەڵێ کاتە چی لە بواری خزمەتگوزاری چی لە بواری پەروەردە چی لە بواری ئەمنیەت بەڵێ ببوورە. بەڵێ خات و شادیە کەواتە ئەم تەواوی ئەم خزمەتگوزاریانە پێشکەش بە خەڵکی کەرکووک کراوە چۆن داوا لە خەڵکی کەرکووک و کوردستانەکەی بۆی دەنگمەنبەیەکێتی نیشتیمانی کوردستان بۆی کە هێزی ئەوان بن لە بەغدا و ئەو پێویستیانی کە هەیەە ئەو کێشانەی کە هەیەە بۆیان چارەسەر بکرێت. خەڵکی کەرکووک یان هەموو پارێزگەکانی تر کەوانەی هەموو یەکێتین ئەبێ خۆیان هەوڵ بدەن نەک ئێمە پێیان بڵێن بڕۆن دەنگ بدەن لەبەرەوەی ئەدینن تاکە حیزبێکە چەندێک دیفاعیان لێکە چەندێک هەوڵ ئەدا لە بەغا بەهێزتر بێت مافەکانی ئەمێنی یعنی یەکێتی شایانی هەموو شتێکە لەبەرەوەی نەک ئێستا لە ڕابردووشە ئەم یەکێتیە بووە کەوا تاکە حیزبێک بووە ڕاوەستاوە لەسەر پێ یعنی لە ئەترافەوە چەندێک دژایەتی ئەکرێت چەندێک هەڵمەتە دەن کەوا سەر نەکەوێم بۆیە دەنگەکانیان گرینگە بۆی خەڵکەکە بچێتە ناو سندوقی دەنگدان ئەو دەنگە زۆر زۆر مهمە خۆی بەهێزە لەخوا بە زیاد بێ ئەمانە بەهێزتری بکەین بۆی بتوانێت چەند خاڵێک هەیە زیاتر گرنگی پێ بدرێت و بێنێتە دی. بەڵێ شادی خان با باسی ڕەوشی چاودێری کۆمەڵایەتی بکەین لە کەرکووک ئاشکرایە کە ئیدارەکانی پێشووی پارێزگای کەرکووک زۆربەی سێکتەرەکانیان پەراوێز خست بوو لە شاری کەرکووک پەراوێزیان خست بوو بەڵام لە ئێستادا ئەم ئیدارەی ئێستا گرنگی و بایەخی بەسەر جەم سێکتەرەکان ناوە چ لایانی پەروەردە بێت چ پرۆژە خزمەتگوزاریەکان بێت یاخود سەر جەم سێکتەرەکانی کە ئەی ڕەوشی چاودێری کۆمەڵایەتی لە سای ئەم ئیدارەی ئێستا لە کەرکووک چۆنە بۆمان باسکەی. ئێمە کە ئەو بنکەیمان وەرگرت لە سفرە دەستمان پێ کرد لە هەموو بوارەکانەوە یعنی خزمەتی تیانە بوو دایرەکە دایرێکی پەک لێکەوتو بوو دایرێکی زۆر ناشیا بوو بۆ خزمەتکردنی هاوڵاتیان ئێمە بە حکمی و ئیشەکەمان زۆربەی ئافرەت دێ بۆ لامان تەنانەت کورسیش نەبوو لە مای داشین تەنانەت یعنی کە هاوڵاتی هاتە ژوورەوە من خۆم کە ئەو پۆستەم وەرگرت مێز و کورسی نەبوو لە بای دابشن خۆشم نەبوو یعنی من خۆم هەستان بە ئەرکی سەرشانم و دواییش بە حکمی یەکێتیمان الحەمدلله کە توانیمان ئەو دایرەیە 180 دەرەجە بیگۆڕین یعنی ئەو دایرەمان کرد دایرەیەکی نمونەیی کەوا خەڵکەکە شانازی پێ بکە خۆمان خۆت چاکەزانی ئێمە نەتەوەی کورد با بڵێن زۆر حەزمان لە شتێکی تەرتیب و تەنظیم و پاک و خاوێنە ئێمە لە وزارەوە کە هاتن دایرەکەیان بینی زۆر تعجبیانمەوەتی ئەم دایرە هەڵبەتە ئەو دایرەیە کە ئێمە پێش و ئاهاتمان وتم هەمان دائیرەیە بەس بە شێوەیەکی ترە بە شێوەیەکی جوان دەرکەوتووە یعنی خۆیان بە زمانی خۆیان ئەوت کورد ئەوەیە کە دایمەن حەزی لە پاکی و لە تەنظیم و تەرتیبە
پشتیوان بەخواتوانیمەوە دایرێ بکەمە دایرێکی نمونەیی کەوانە ناو شارەکە خەڵکەکە شانازی پێکە کە من کوردێکم لە ناو هەش بەشی وزارەی کاروباری کۆمەڵاتی دایرێکی نمونەیەم لەخوا بە زیادە ئێمە حزبێکین بەتوانین ئەتوانین خۆمان بگەین بە هەموو ئەو شتێکەوە شانی خەڵکەکەی و شانی خۆمانە کەواتە لە دایرەکەی بەڕێستانە بەبێ جیاوازی ڕۆژی چاودێری کۆمەڵایەتی واتە چاودێری کۆمەڵایەتی پێشکەش بۆ کەساناکرێت کە نەتەوەیەکی جیاوازن و کورد نین بەڵێ ئێمە لەو دائیرەیە با بڵێن زۆربەی کادیرەکانم با بڵێن تورکمانن لە نەتەوەی ترن بەڵام پشتوان بەخوا ئێمە شتێوەمان کردووە کە احترامی ئەوانمان گرتووە هەڵبەتە ئەوان زیاتر ئێمەیان خۆش بێ یعنی من زۆربەی دەنگدەرانم با بڵێن تورکمان و عەرەبشم تایە لەبەرەوەی خزمەتم هەمویان کرد بێ فەرق و جیاوازی توانیمە لەخوا بەزێ سەرنجیان ڕاکێشم دەنگ بە من بدەن و بتوانێت لەبەرەوەی کە هاتوونە احترامیانم گرتو ئیشەکانم بە جوانی بردوتە ڕێوە ئەوانش ئەڵێن ئێمە گەر وەفامان هەبێت دەنگ بە تۆ دێ لەبەرەوەی ئافرەتێکی بەتوانای خزمەتی هەموو نەتەوەیەکان کرد بێ فەرق و جیاوازی چی لە واری خزمەتکردنیان چی لە واری زمانەکەش هەرسێ زمانەکە ئەزانم لەگەڵیان بە جوانی قساکەین ئەلبەتە هەموو کەسێ نەتەوەی خۆی خۆشوێ زمانی خۆی خۆشوێ کە تۆ پێشوازی لێکی بە زمانەکەی خۆی ئەو زیاتر سەرنج ڕاکێشێ کە نەفرێک دانیشتویان بەرەبەر دانیشتویانە خزمەتێکە بۆ زمانەکەی خۆشی قساکە ئەوە احترامێکە بۆی ئەوە لە لای زۆر گرنگە خات و شادیە لەبەر کەمی کات من دوو پرسیارم هەیە بەڵام لە یەک پرسیارە کۆیەکەمەوە گەر بە کورتی وەڵام بیتەوە فەرماگەکەی کە بەڕێزت باسر کرد لە سفرەوە دەستان پێ کردووە ئەی ڕۆڵی ئیدارەی ئێستای پارێزگای کەرکووک خودی بەڕێز ڕێبەرتەها لە فراوانکردن و ئاوەدانکردنەوە و پێشخستنی فەرماگەکەتان چۆنە جگە لەوەش بەنیازن لە داهاتووە لقی تری فەرماگەکەتان لە دەرەوەی شاری کەرکووک بکەنەوە فەرمو ئێمە ئیدارەی حاڵی باڵێن کاگرێوار تاها دایمە پشت و پەنامان بووە دایمەن هاوکاریمانی کردووە ڕاستە چەپڵە بەدەست لێ نادرێت ئەگەر ئیدارەی ئەوانش نەبە ئێمە دایرەکەمان نائگەیشتە ئەو ئەنجامەی کە ئەلحەمدە لە ئیسیتیا هەیە هەڵبەتە دایمە پشت و پەنامان بووە لە هەموو بوارەکانە چیمان لێ داوا کردن نەیوتۆنە خۆشی خەڵکی ناردووە لە محافەڵە ئەگەر خۆی نەیتوانی بە دایرەکەمان ببینێ دییان بێتە لامان نوێنەری خۆی نردووە ئەوانەی کە ئەو کەمە کورتینەوە دایرەکەی بمان دابین بکە پشتوان بەخوا کردێکی بۆمان ئێمە دەستخۆشی لێکین کەوا پارێزگارێکمان هەیە بەبێ فەرق و جیاوازی هەموو دایرەکان هەموو ئەو بنکانی کەوا خزمەت خەڵکە کات خزمەتمانی کردووەم بەڵێ بەبێ فەرق و جیاوازی کردێتی لەگەڵمان و دەستخۆشی لێکین ئێمە بەڵێ کەواتە خات و شادیە ژمارە و لیستەکەت دووبارە بکەیتەوە بۆ هاوڵاتیان و بۆ ئەو کەسانی کە ئەتەوێت دەنگە پێبن. بەڵێ ئێمە من ناوم شادی ئەحمەد کەماڵە چاودێری مدیری بەڕێوەبەری چاودێری کۆمەڵاتی ژنانم لەسەر لیستی 222 کاندیدم ژمارەکەشم 16ەیە. بەڵێ خات و شادی ئەحمەد وە خۆدا ئاماژەت پێیا کاندیدی ژمارە 16 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی کەرکووک سوپاس ڕاستەخۆ لەگەڵ ما بوون ناسراوم بەڵێ فەرموو بەڵێ ناسراوشم بە شادی ڕعایە بە دایکی هەژاران دەی لە ساغویت